بەڵێ ئەمڕۆ 41 ساڵی تەواو تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوای ڕێبەری کورد مەلا مستەفای بارزانی دەبێت لێرە لە هۆڵی چالەکیەکانی لە قیانزەی پارتی دموکراتی کوردستان کۆڕێک بۆ فارس نەوڕۆڵی وتەبێژی ئەنجومەنی سەکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە هەیە سەبارەت بە ئەوەی لە کۆڕەکەدا باسی چی دەکرێت بنووستا بەڕێز هیواگەیرانی بەرپرسی لە قیانزەی پارتی لەگەڵمان کاکیوا سڵاوت لێبێت ئەمڕۆ 41 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی یەکێک لە کاریگەرترین ڕێبەرەکانی کورد پەیامتان چییە کە کاک فارس لە کۆڕەکەدا دێ باسی چی بکات ئەمڕۆ 41 ساڵ تێپەڕ بەسەر کۆچی دوایی سەرۆک و ڕابەری ڕۆحینەتەوەیمان بارزانی نەمر بارزانی یەکێکە لەو سەرکردە مێژووکردانەی کە لە مێژووی گەلاندا چەند ناوێکە کە خەباریان کرد بۆ ئازادی بۆ عەدالەتی کۆمەڵایەتی بۆ سەربەخۆیی گەلەکان بۆ مافی مرۆڤ بارزانی یەکێکە لەو سەرکردە دەگمەنانە کە لە هەلومەرجێکی زۆر سەختدا لە سەرەتای سەردەویستە تا کۆچی دوایی ڕۆژێک نەوەستاوە لە خەبات جیاوازی بارزانی لەگەڵ سەرکردەکانیەکەی کورد یان سەرکردەکانیەکەی ناوچەکە ئەوەیە بارزانی سنووری پارچەکانی کوردستانی بەزاندووە بڕوای بە سنووری دەستکردانە نەبووە بارزانی بڕوای ڕاستە خەباتی کردووە بۆ ڕزگاری گەلەکەی بۆ ڕزگاری خاکەکەی بەڵام لە هەمان کاتدا خەباتی بارزانی خەباتێکی مرۆڤایەتی بووە بڕوای بە مافی نەتەوەکانی تریشە بووە هەمیشە پەیامی بۆ کورد بۆ شۆڕژگەڕانی کورد ئەوە بووە جەنگی ئێمە شەڕ نییە لەگەڵ عەرەب و تورک و فارس شەڕی ئێمە شەڕە لەگەڵ داگیرکەرانی کوردستان لە پێناوی ئازادیدا لە پێناوی نهێشتنی شەڕدا لە پێناوی نەمانی سەوسانەوەدا هەمەڕی خاڵی تری هەیە کاتێک شۆڕش دەست پێ دەکات بارزانی تەنیا 57 ساڵە کە هەمیشە سیاسیەکان لەو کاتانەدا ناومێد دەبن بیر لە پەناگیری دەکەنەوە بەڵام ئەو قیادەی شۆڕشێکی کرد ماوەی 14 ساڵ بۆ بە ئامانجی ژگەری تاکە بەڵگەی فەرمی لە نێوان کورد و داگیرکەرانی کوردستاندا ڕێکەوتنامەی 11 ئازارە بە مەرجێک بارزانی ساڵی 59 کە بەغدای بەجێ هێشت بۆ ڕێکەوتنامەی 11 ئازارێک نەچەوە بەغدا بارزانی بڕوای بە عەدالەتی کۆمەڵایەتی هەبوو خەباتی بۆ کردووە بارزانی لە بەرامبەر نەتەوەکەی خۆیدا زۆر خاکەڕاو سادە بووە بەڵام هەرگیز خۆی پێدەی سەرکردەیەکی دنیا کەمتر نەبووە بۆ کۆمەڵێک فیفاژتر هەیە کە پێم وایە دەکرێت دەیان نامەی دکتۆرا و ماستەری لەسەر بنێت بە پێشم وایە لە ئێستادا لە هەموو کات زیاتر پێویستیمان بەوە هەیە حەزری بارزانی فەلسەفەی بارزانی ڕێبازی بارزانی ڕەنگداتەوە لە کار و خەباتی تێکۆشانەوەدا بارزانی ماوەیەک لەو دەڤەرە ژیاوە خەڵکی ئەو دەڤەرە خەڵکێکی وەفادارە بۆ بارزانی بۆ ڕێبازەکەی و ماوەیەک ماڵشی لەو دەڤەرە بووە ئەم ساڵ لە 41 ساڵ ڕۆژی کۆچی دواییدا نەمانویست دەبێت دەنجی ئەو یاتەماتیین تێپەڕێت دەبێنی زەماوەرێکی زۆر لە هەموو سنووری توێژەکان بەشداری کۆڕەکەیان کردووە بۆ هەواڵی بەڕێز کاک فارس نەوەری ناونیشانی کۆڕەکە کاریزما لە مێژووی گەلاندا بارزانی شەکو نمونە سیوا گەیلانی بەرپرسی لە قیانزەی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بەڵێ بێگومان لە کۆڕەکەدا ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئامادە بوون و بەڕێز فارس نەوڕۆڵی لە کۆڕەکەدا دەیەوێتیش بخاتە سەر وێزگەکانی ژیان و خەباتی بارزانی لە بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان